برینت کلاند موا هێشتا بە خۆ منداڵم برین عدم نییە برا گەورەمان لێرەیە سەلاو لە تۆش بازارتان چۆنە؟ وەڵا بازار برین چۆن بیتن ئێستا حالیان وا خەڵک سەبر وا بەرەو گەشتیاری هەنارە دێت باشە لێرە ساڵانی ڕابردوو باشتر بوویان ئەو ساڵ چەند ساڵانی ڕابردوو بەڕاستی نەورۆزەکە لە ناو ڕەمەزان مانگی ڕەمەزاندا بوو ئەم نەدەهاتم بەڵام ئینشاڵڵا هەر باشتر و بەرەو خۆشی و بەرەو چی خۆش هەیە بۆمان بگێڕیتەوە ڕووداوێک بە شتێک بێ لێرە لە سەیرانگا بەسەرتاتری لە سەیرانگا بەس خۆشیم بەسەرهاتێ ناخۆشیێکم نەدیتیا چەند ساران ڕابردوو ساڵیان ڕابردوو منداڵە نەبردنە دەرێشتن برینت کلاندمەوە هێشتا بە خۆ منداڵم برین قسەی نەکراوەی ئەوا برین خۆشەویست و بەڕێزن سەرسەر و سەرچاوم خۆت خێزانداریت؟ نەخێر ئەها لەبەر هەندێ بورە بەڵێ باشە کامە سەیرانگا زۆر قەرەباڵغا حەزت لێ خۆت جارجار سەردانی بکەی بەخوای وەکو سەیرانگا خۆم سەیرانگا ناکەم بەڵام وەکو لۆ کاسبیەکەی دێمە بەڵێ هەر چێندەری بچی وەکو تیمی گەڕۆکە ئەو سوپەرمارکێتە ئەو سیارە وەکو تیمی گەڕۆکە مەسەلەن عەفلەکە خۆشیەکە هەر چێندەری ئەتوور مەقسەدت بلێ ڕادەگری خەڵکیش لێت کۆ دەبتەوە ئەلحەمدولیلا قسەشت خۆشەوە دەبی وابی وایە ئەگە لێو بەخەندە نەبی قسەت خۆش نەبی بەڕاستی خەڵکانە ڕوو تێ ناکەم